ڕۆشتن بۆ قوتابخانە بە جلوبەرگی کوردی بەڵام خوێندن بە زمانی فارسی. دەرگای قوتابخانەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان لە یەکەم ڕۆژی وەرزی پاییز ڕۆژی چوارشەمەی هەفتەی ڕابردوو بە فەرمی کرانەوە، بەڵام جەژنی قوربان بۆ ماوەی 2 ڕۆژ دایخستنەوە. ئەمەش دیمەنێکە لە قوتابخانەیەکی شاری مەریوانی پارێزگای سنە. قوتابیان بە هەستێکی تایبەتەوە ڕێگەی خوێندنیان گرتە بەر. ئەوە ڕۆژ مەدرسەمە فرێ دەکەماتونە مەدرسە، مەدرسە فرە خۆشە. لە ڕۆژی یەکەی مەدرسە تەک ڕەفیقەکانمان تەک ڕەفیقی جەدیدمانە ئاشنا دەبین و تەک مەعالمی مامۆستا جەدیدەکانمان کە خوێندن و دانشمان پێ فێرەکەن ئاشنا دەبین. ئەوان دڵخۆشن بە خوێندن، بەڵام بە زمانی کوردی نەک بە زمانێکی دیکە. خۆزگای ئێمەش دەمانتوانی زوانی دایکی خۆمان فێربین و ئێمە زۆر کاتەکان بە لیباسی کوردی دێن و بە فارسی دەخوێنین. ئێمە بە کوردی دەمانتوانین ڕاحەتی ئینشاکانمان بنووسین و قسەی دڵمان بەیان بکەین. ئێمە دەمانتوانی جوانتر شتەکان فێر. تەنیا قوتابیان خولیای خوێندن بە زمانی کوردی نین، بەڵکو دایک و باوکانیشیان نیگەرانن لەوەی کە منداڵەکانیان بە زمانی کوردی وانە ناخوێنن. وەکو دەغدەغەیە گەورەترین دەغدەغەی من ئیسەوەیە مناڵی هێشتا بە تەواوەتی زمانی دایکی فێر نەبووە بە پاراوی کەچی هێتێرە بێ بە زمانێکی تر خوێندن دەست پێ بکات دووبارە ناچارە بێ زمانێکی تر لە ئەوڵۆ تەمرین کە فێری بێ خوێندنی پەروەردەی هەموو شتێکی بێتە سەر زمانێکی تر جگە لە زمانە دایکیەکەی خۆی. نەخوێندن بە زمانی دایکی تەنیا نیگەرانی نییە، بەڵکو کاریگەری نەرێنی لەسەر پەروەردەی قوتابیان و خوێندکارانیش دادەنێت. لە کۆڵینەوە زانستیەکان دەریان خستووە ڕێژەی سەرنەکەوتن لە تاقیکردنەوەکانە بۆ ئەو مناڵانەی کە بە زمانی دایکی پەروەردە ناکرێن زۆر زیاترە لەوانەی تر کە بە زمانی دایکی خۆیان پەروەردە ئەکرێن. ئەم دەرنەچوونە ئەبێتە هۆی ئەوە کە مناڵ متمانەی بەخۆی نەبێ، باوەڕ بەخۆی نەبێت و کەسایەتێکی لاواز پەروەردە ببێت و تەنانەت توانای تعبیرکردنی لە دنیا و لە دیاردەکانی دەوروبەری لە خەمەکانی خۆشی زۆر لاواز بێ. کەسی وامان هەیە ئێمە هەردوو لاقەکەی بەهۆی مین پەڕیوە، بەڵام ناتوانێت 2 دقیقە لەسەر مین قسە بکا کە معنای ببێت. بەشێکی دیکە لە پشتگوێخران و ڕێگەنەدانی خوێندن بە زمانی کوردی بێبایەخی کۆمەڵگایە کە دەکرێت زیاتر هەوڵی بۆ بدات. پەروەردە بە زمانی دایکی مافی سروشتی هەر ئینسانێکە کە ئێمە ئەو مافەمان لەسەر کاغەز وەکو یاسا پێدراوە، بەڵام بەکردەوە بەداخەوە ئەم مافەمان لێزەوت کراوە کە ئێمەی مامۆستایان و بنەماڵەکان کەم تەرخەم بوون لە داواکردنی ئەم مافا. ڕەنگە گرانی مریشک لایەن فرەتر کێشە بوو بێت تاکو ئەم بابەتە گرینگە. بڕیاری خوێندن بە زمانی کوردی لەسەر پەڕە و دروشمی سەردیوارەکان قوتابیانی بە ئاسی دڵخواز و مافی خۆیان نەگەیاندووە. جیالەوەش قوتابخانەکان کۆن و هەڵگری ئەو ڕێژەیە نین کە قوتابیانی لەخۆ گرتووە. ئەمەش نمونەیەکە لەو قوتابخانانە کە 3 جیل تێدا وانیان خوێندووە. ئەگەر بێت و جێبەجێکردنی بڵێنی لەسەر پڕە بەقەدەر ماوەی نۆژەنکردنەوەی قوتابخانەکان درێژە بکێشێت، وێ ناچێت بەم زوانە دایک و باوکانی قوتابیانی کورد بە چاوی خۆیان خوێندنی منداڵەکانیان بە زمانی کوردی ببینن. هەورام ڕەحیمی، ڕووداو.